ئاگادار ئەم شەو لە سەعات 3 و جارێک دیکە بارانێکی بەخۆڕ لە سنووری پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان دەستی پێکرد. لە پاش سەعات 7 بەیانیەوە بارانەکە زیاتر بەخۆڕ بوو و بووە هۆکاری ئەوەی لە چەند گەڕەکێکی شاری هەولێر و لە دەوروبەری شاری هەولێریش ئاو خڕبوونەوە دروست ببێتن. سوپاس لە بۆ خودای گەورە تا ئێستا کە قسە دەکەین جگە لەوەی کە هەموو تیمەکان لە ئامادەباشیدان و لە کاردان هیچ زیانێکی گیانی نەبووە و ئاو لە هەندێک شوێن کۆبۆتەوە، بەڵام نەبووتە ئەوەی کە وەکو دوو جاری ڕابردوو لە 30 و 12 ببێتە لافاو. ئەوەی ئێستا بووە قڕبوونەوەی ئاوە جیرانی شەقامەکانە، بەڵام لافاو نەبووە. بەتاکید زیانی مادی هەیە، بەڵام ئێستا تیمەکان لە سەرەتای کارەکاندان بۆ کردنەوەی ڕێڕەوەکان لە بۆ ئیجراعاتی سەرەتایی و لە بۆ دەربازکردنی ئەو خەڵکانەی کە لەو شوێنانە مەترسیان لەسەر هەبووە. جارێک کە تاکید دەکەینەوە سوپاس لە بۆ خودای گەورە هیچ زیانێکی گیانی نەبووە. زیانی مادیش وەکو باسمان کرد بە تاکیدەوە لە ئایندەدا ڕادەگەینین، بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری هەیە لەسەر کارەبا، پێڵی پاڵەپەستۆی بەرزی هەولێر، هەولێر سلێمانی، هەولێر دهۆک لە کار کەوتووە. تیمەکان ئێستاوە کار دەکەن کە لە چەند سەعاتی نزیکدا چا بکرێتەوە، بەڵام کارەبای نیشتیمانی بەتاکید لە چەند گەڕەکێکی شاری هەولێر و لە چەند شوێنێکی شاری هەولێر نابێ. وەکو باسمان کرد تیمەکان زۆر بە پەلە ئێستا کاری تێدا دەکەن و ئینشاڵڵا لە چەند سەعاتی داهاتوو ئەو بابەتەش چارەسەر دەبێتن. و هەر سەبارەت بەوەی کە بەپێی پێشبینیەکانی کەشناسی ئەمڕۆژ لە دوای نیوەڕۆ باران بەردەوام دەبێت. لە درەنگانی شەو ڕێژەی بارانی بارین بە لێزمە زیاد دەبێتن و لە سەعات 12 شەو تا 6 بەیانی پێشبینی دەکرێت بارانی زۆر ببارێتن و بەیانیش ڕۆژی هەینی بە هەمان شێوە پێشبینی دەکرێت باران بەردەوام بێتن و بە لێزمە ببارێتن. بۆیە ئێمە وەکو پارێزگای هەولێر بە هەمانجی لەگەڵ هەموو دەستگاکانی پەیوەندیدار بڕیاری ئەوەمان داوە کە تەواوی هێزەکانی پۆلیس، هەروەها زێرەبانی، بەرگری شارستانی، بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر، سەرۆکایەتی شارەوانی هەولێر، هاتوچۆی هەولێر، ئاسایش و پێشمەرگە و هەروەها تەندروستی لەگەڵ تەواوی قایمقامیەت و ناحیەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. بۆیە داواکارین لە هاوڵاتیان لە هەر جێگایەک هەستیان بە مەترسی کرد دەتوانن پەیوەندی بە فەرمانگە خزمەتگوزاریەکانەوە بکەن بۆ بەهانەوە چوونیان. لەگەڵ ئەوەشدا تەواوی تیمەکانی ناوەندی قەیرانەکانی پارێزگا و هەروەها دەستگای خێرخوازی بارزانی و مانجی سووری عێراقی لقی هەولێر ئەوانیش خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە لەگەڵ تیمەکان لە کاردان بۆ ئەوەی کە هەر پێویستیەک هەبێتن بەهانای خەڵکەوە بچیتن. و لەگەڵ ئەوەشدا دیسان لە ڕێگای ناوەندی قەیرانەکانی پارێزگاوە پەیوەندی بە تەواوی کۆمپانیەکانی کەرتی تایبەتیش کراوە. ئامێرەکانی ئەوانیش بە سوپاسەوە بەشێکیان کۆمپانیەکان بەخۆیان پەیوەندیان کردووە، بەشێکیان ئێمە پەیوەندیمان پێوە کردوون. ئەوانیش لە ئامادەباشیدان لە بۆ ئەوەی کە لە هەر جێگایەک پێویست بکاتن هاوکاری تیمەکانی حکوومەت بن. هەروەها داواکارین لە هاوڵاتیان وەکو پێشتریش لە ڕاگەیاندراوێکدا بڵاومان کردەوە هاوڵاتیان هاوکارمان بن، هەماهەنگ بن لەوەی کە نەبنە هۆکاری ئەوەی کە شوێنەکان و ڕێگاکان دەگیرێن قەرەباڵغی دروست نەکرێن. ئەگەر بۆ کاری زۆر پێویست نەبێتن دەبێ هاتوچۆکانیان سنووردار بکەن. بۆ هەروەها لە بۆ پەیوەندیکردن بە تیمەکانمان دیسانەکە داواکارین هاوڵاتیان لە هەر جێگایەکدا هەستیان بە مەترسی کرد پەیوەندی بە تیمەکان بکەن و وەکو باسمان کرد تەواوی تیمەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. سەبارەت بە دەوامی قوتابخانەکانیش ئێمە بەیانیەکەی لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە هەروەها بەڕێوەبەری گشتی پەروەردە گفتوگۆیەکمان کرد. هەر بڕیاری ئەوەماندا کە لەبەرەوەی تاقیکردنەوەی بەرزی یەکەمی قوتابیانە و خەڵک لە دڵاڕاوچێدا بوو، ئەمڕۆ بڕیاری ئەوە درا کە تاقیکردنەوەکان ڕاگیراون، واتە خشتەی تاقیکردنەوەکان ئەو تاقیکردنەوەی کە ئەو ڕۆ هەبووە ئەو مادەی هەبووە دەکەوێتە شەمە و ئیدی لەدای ئەوە
خشتەکە بەو جۆرە دەڕواتن کە پێشتر دیاری کرابوو و ڕۆژێک دەکەوتە دواتر هەر تاقیکردنەوەی کە خشتەکەی لە بۆ دیاری کرابوو. سەبارەت بە دەوامی فەرمانبەرانیش کە بەشێکی زۆر لە فەرمانبەران پەیوەندی دەکەن کە هەندێکیان بەیانەکەی زوو نەیانتوانی لە کاتی خۆیان بگەنە سەردەوام و بەشێکیان بەهۆی جیرانی ڕێگا سەرەکیەکان نەیانتوانی بچنە دەوام. لێرەوە ڕای دەگەێنین ئێمە سەرجەم بەڕێوەبەرایەتە گشتیەکانی سنووری پارێزگای هەولێرمان ئاگادار کردوتەوە ئەوڕۆ هەر فەرمانبەرێک نەیتوانی بیتن بچێتە دەوام لە کاتی خۆی چ ئەوەی درەنگ کەوت بیتن چ ئەوەی نەیتوانی بیتن بە غیاب حساب نابێتن و بە مۆڵەت لە بۆی حساب دەبێتن. بەڕێزان سەبارەت بە لافاوی سیدا وەکو پێشتریش ڕامانگەیان تەواوی قەرەبۆکان تەواو بووە بە دڵنیاییەوە ئێستایەوە پرسیارتان دەبێت لەسەر ئەو بابەتە. سەبارەت بە لافاوی هەفتەی 12 هەم کەمپین بەردەوامە جەردەکان تەواو بۆ زیانەکان تەواو دیاری کراون و ئێمە لە حکوومەت و سەرقاڵی ئەوەین جگە لە تەوابوونی کارەکانی کەمپین بە پشتیوانی ڕاستەوخۆی بەڕێز سەرۆکی حکوومەت بودجەیەکی دیکەش دیاری دەکرێتن ئەو کات ئامادەکاری دەکرێت و لە ڕێگای ئێوەشەوە بە ڕایگەشتی ڕادەگەێنین کە پرۆسەی قەرەبووکردنەوە یاخود هاوکاریکردنی ئەو خەڵکانەی لە لافاوی دووەم زەرەرمەند بوونە بە چ جۆرێک دەبێتنەوە هاوکاریەکان دەست پێ دەکات. دەربارەی دروستبوونی ئەو لێژنەیەی لێکۆڵینەوە کە لە ڕۆژی هەفتەی مانگ جەنابی سەرۆکوەزیران هات لێرە لە دیوانی پارێزگا لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوەی کرد یەکێک لە بڕیارەکان دروستکردنی لێژنەیەکی لێکۆڵینەوە لە هۆکارەکان جگەلەوەی کە ئەو بارانە زۆرە لە ماوەیەکی دیاریکراودا وەکۆی ئەمڕۆکە 20 ملیم لە سەرتەری شاری هەولێر نزیکەی 20 ملیم باریوە لە هەندێک شوێنیش گەیشتۆتە نزیکەی 40 ملیم باران باریوە لە کاتێکی دیاریکراودا جگەلەوەی کەوە کارەساتێکی سروشتیە وەک بابەتێکی سروشتیە بەڵام هۆکاری شەبووە بە تاکید ئێمە لێژنەکان دوای ئەوەی فەرمانی جەنابی سەرۆکوەزیران دەرچوو دەستیان بەکارەکان کرد و راپۆرتی لێژنەکە تەواو بوو و بۆ ئەوەی کە راپۆرتەکە دەست بە ئیجراتەکان بکرێت لە چوارچێوەی راپۆرتەکەدا پێشکەش بە جەنابی سەرۆکوەزیران کرا. جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتەکەی پەسەند کردووە. ئێمەش لە هەفتەی داهاتوو دەست بە ئیجراعاتەکان دەکەین کە ئەوەی لە راپۆرتەکە خراوەتە ڕوو. دووبارە هەمولایەکتان بەخێر بێن بە هیوای سەلامەتی هەمولایەک. زۆر پێویستیمان بە هاوکاری خەڵکە لەوەی کە هەم ڕێگری نەبن لە گەیشتنی تیمەکان هەم لە ئاگادارکردنەوەی تیمەکان. زۆریش پێویستیمان بە ئێوەیە بە ڕێزان میدیاکاران و دەستگاکانی ڕاگەاندن بەڕاستی جگە لە هاوکار بوونتان بەڵام بەشێکیش لەوەی کە زۆر زەخت دەستە بە ڕێبەرەکان دەکەن کە لە ناو مەیدانیەن لە شوێنەکانن تکایە ئەوەندە بە دوای ڕووماڵدا مەگەڕێن ئەوەندە بە دوای ئەوەدا مەگەڕێن کەسێک لە بۆ تا قسە بکە ئەو تیمانە کاری خۆیان دەکەن و بەشێکیش لە بابەتەکان بەلا ڕێدا بردرا لەوەی کە ئەوە لافاوە و بەیانیەکەی کە تازە باران دەستی پێ کردووە هەندێک دەستگای میدیایی چوبوونە لای خەڵک تیمەکانی حکوومەت بە ئێوە گەیشتنیانە تکایە ئەو بابەتە تێکەڵی جەدەلی سیاسی مەکەن. ئەو بابەتە کارەساتی سروشتیە و بابەتی سروشتیە و تیمەکانی حکوومەت هەمووی لە ئامادەباشیدانا. بە تاکید جەنابی سەرۆکی حکوومەت بەیانیەکەی زووش پەیوەندی کرد بە خۆی چاودێری تەواوی دۆخەکە دەکا. ئێمە ڕاست پاردووە بۆیە هیوادارین دەستگاکانی ڕاگەیاندن لەوەی کە بابەتەکان نەشەوێنن هاوکارمان بن لەوەی کە بتوانین بە باشترین شێوە خزمەتی ئەو خەڵکە بکرێ. وەکو باسم کرد تیمەکانمان هەموو لە ئامادەباشیدان لە خزمەتی خەڵک لە لای ئێمەش گرنگترین شت سەلامەتی هاوڵاتیانە تکایە ئێوەش دەستگاکانی ڕاگەاندن هاوکار بن لە سەلامەتی خەڵک و سپاس دەبۆم لایەکتان. مكان شارعي زور جريواني يعني سقف باش معروف خلق تدميني يعني وباش كده كوبلوي اوت سعر شنو شو بيها او شنو عليك يعني خدمات كده على زي افضل ما تصون يعني شغل كان تصون هذا خير والله تفضل بەڵێ سەبارەت بە منهۆڵەکان بەڕێزان ئێمە بەبەردەوامی تیمەکانی شارەوانی سەرقاڵی پاکردنەوەی منهۆڵەکان و ئاوڕۆکان سەرقاڵی ئەوان و لەگەڵ ئەوەشدا چەند هەڵمەتێک کرایە ڕێڕەوەکانی چواردەوری شاری هەولێریش زۆر بە دروستی کاری لەسەر کرایە بەڵام وەکو باسمان کرد باران لە کاتێکی دیاریکراوی کەمی زۆر دەبێتە هۆکاری خڕبوونەوەی ئاو. سەبارەت بە هەڵمەتی یانەی شەوانە و ئەو ڕێخستنی ئەو بابەتە ئێمە پێشی سەری ساڵ
کۆبوونەوەیەک لەگەڵ هەموو فەرمانگە پەیوەندیدارەکان کراوە چەند ڕێنماییەکمان دەرکردووە چەند بڕیارێکی تازە دەرکراون ئیجراعاتەکان دەستی پێکردیە وەکو دوێنێکەش ئێوە بڵاوتان کردەوە دەستگاکانی میدیایی کە شوێنێک داخرا و چەند کەسێک گیراون ئێستا پەڕاوی لێکۆڵینەوە کراوەتەوە چاوەڕوانی ئیجراعاتی یاسایین لەگەڵیان و شوێنی دیکەش داخراوە ئەو هەڵمەتە لە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە ئەو بڕیارە ڕێنمایی تازە دەرچوونە لە بۆ ڕێخستنی ئەو جێگایانە هەر جێگایە کاری نەشیا و زێوی تێدا بکرێت دووربی لە ئاداب و دابوونەریتی کۆمەلگای ئێمە و ببێتە هۆکاری بێزاری خەڵک لادان بیتن لە یاسا بەدڵنیاییەوە بەرخوردی تند لەگەر هەموو ئەو جێگایانە لەگەڵ هەموو ئەو کەسانە دەکرێتن وەکو ئەوەی دوێنێکرا هەموو ئەو کەسانی لەوێ بوونە دەستگیر کراون 102 پیاو دەستگیر کرایە 77 ئافرەت دەستگیر کرایە خاوەنی شوێنەکە دەستگیر کرایە هەر شوێنێک لەو بابەتە کاری لەو جۆرە بکاتن بەدڵنیاییەوە لە سنووری پارێزگای هەولێر بەرخوردی توندی یاساییان دەرحەق دەکرێت NRT جارێ بە ڕوونکردنەوەک لە بینی لێدوانەکەی من و دکتۆر جوتیاری ڕاست بکەینەوە بەڕێز دکتۆر جوتیار وەکو وتەبێژی حکوومەت کە باسی کردووە NRT شتەکاندا نەبوو لێدوانەشی من و ئەو بەو جۆرەیە تازە من لە قسەکان گوتم لافاوی سیمان قەرەبوو کراونەتەوە دکتۆر جوتیار باسی ئەوەی کردیە ئەمن باسی ئەوە دەکەم وە ئامادەکاری دەکەین لە بۆ قەرەبووکردنەوەی لافاوی حەفتەیمان بەڵام ئێوە وەکو NRT تاریخەکانتان لادایە بڵاوتان کردێتەوە وتەبێژ وا دەڵێ و پارێزگاریش وا دەڵێ لە بۆ ڕای گشتی لە ئەوەی دکتۆر جوتیار باسی کردیە لافاوی سیدە قەرەبوو کراونەتەوە لافاوی حەفتەی 12 ئێستا لە ئامادەکاری داینە لە بۆ قەرەبووکردنەوەیان سەبارەت بە پرسیاری دووەمێت کە چه ئیجراعاتی لەگەڵ کرایە لەوەی حەفتەی مانگ وەکو باسم کرد لێکۆڵینەوەیەکی زۆر ورد کرایە راپۆرتێکی تحقیقی ئامادە کرایە راپۆرتەکە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە پەسەند کرایە هیچ کەسێک بەدەر نابێتن لەوەی کە ببێتە هۆکاری لافاو یان زیان گەیاندن بە خەڵک بە تاکید ئیجراعاتی لەگەڵ دەکرێتن و پێبژاردنیشی لە بۆ دەکرێتن لە قەرەبووکردنەوەی خەڵک بەڵێ سەکە گەنەورە سەبارەت بە پرسیاری یەکەمت بە تاکید دێمام لەوەی ئەوڕۆ بووە ئاو چۆتە ناوماڵان بەڵام بەش ڕێژەیەکی وا نەبووە ئەوەی کە پێشوو ڕوویدا سیارەی بردیە خانووی ڕووخاندیە زیانی گیانی هەبووە ئەوە ئاوخڕبوونەوەیە بووە لە هەندێک شوێنیش بەڵێ چۆتە ناوماڵەکان بەڵام زیانەکانی بەو جۆرە نییە ئەوەی ئەوڕۆ ناتوانین بە پێوەرە ئەساسیەکانی نیشان بکەین کە لافاوە ئەوە خڕبوونەوەی ئاوە کە لە ماوەیەکی دیاری کراودا بووە سەبارەت بە ئیجراعاتی ئەو راپۆرتە وەکو باسمان کرد ئێمە ئەو راپۆرتە تەنها تایبەت نییە بەوەی کە دیسان میدیاکان بەلا ڕێدا بن کە هۆکار هەیە هۆکاری ئەساسی گۆڕانی کەش و هەوایە لە دنیادا و بارینی بارانێکی زۆرە دەبێتە هۆکاری خڕبوونەوەی ئاو ئەگەنا منهۆڵەکان و ڕێڕەوەکان هەمووی چاک کراون بە تاکید لەو راپۆرتەدا جگە لە دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان هۆکارەکانی کە ئەو باسی شارەکان دەکرێت بەشێک لە شارەکانی کە بوونە تێکدانی ڕێڕەوی سروشتی ئاوی هەولێر لە دەوروبەری هەولێر ئەوانە هەموو دیاریکرایە و پلانیش داڕژکرایە لەوەی کە پلانی کورتخایەن و درێژخایەن لە چارەسەری کاتی و لە چارەسەری درێژخایەنیش لە بۆ شاری هەولێر کە ئێمە بە تاکید هەر دیسانەکە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت لە نزیکترین کاتدا کۆنفرانسێک دەکرێت لە بۆ دیراسەکردنی دۆخی پارێزگای هەولێر و دەوروبەری هەولێر لە بابەتی ئاوڕۆ کە ئەو گرفتەمان بە بەردەوامی لە چەند ساڵی ڕابردووشە بووە بەردەوامە ئەو کۆنفرانسە دەبێتە بەرەنجام و سەرنجامی ئەوەی کە ئێمە لە ئایندەدا وەکو حکوومەت ئیجراعاتی پێویست بگرینە بەر و بودجەی پێویستی لە بۆ دابین بکەین و کارەکان چارەسەر بکرێت بەڵام دیسان تاکید دەکەمەوە بەڕێزان هیچ کەسێک پارێزراو نییە هەر کەسێکی تەجاوزی کردی هاوڵاتیەک لە خانوویەکی تەجاوزی کردی و پرۆژەیەک تەجاوزی تێدا کرابیتن ئەوانەی لە راپۆرتەکە دیاری کراون
فەرمانی سەرۆکی حکوومەت ئەوەیە ئێمە ئیجرائاتیان لەگەڵ دەکەین ئیجرائاتیش بەدەستگیرکردنیشیان و بە ئەوەی کە ئەوان پێبژاردننیشیان پێ بکرێت لەوەی کە قەرەبووی و خەڵکە بکرێتەوە.